خۆشەویستان حێوارێکی بین دوو نەفەرمان هەیە. لەم ڤیدیۆوە جوان جوان گوێ بدەن. دوو دانە ژێرنووسمان هەیە. ژێرنووسەبانەکە ژێرنووسی نووسینە و ژێرنووسە خوارینەکە ژێرنووسی قسە پێکردنە. دوایەوە ڤیدیۆکە تەواو بوو دەچینە سەری باسکردن لە ڤیدیۆکە. سلام. سلام. خوبی؟ سلام، خیلی خوبم. شما خوبی؟ منم خیلی خوبم. احوالت چطوره؟ خوبی؟ خیلی ممنون. احوال شما چطوره؟ منم خیلی خوبم. اسمت چیه؟ اسم من موسی. اسم شما چیه؟ من پوریا هستم. خیلی خوشبختم آقا پوریا. خب منم همینطور. موسی جون چند سالته؟ من 22 سالم. 22 سال. بله. منم 26 سالم. شما 26 سالته؟ درست. بله. چند تا فصل داریم ما؟ ما 4 تا فصل داریم. بله. چی و چی؟ بهار، تابستون، پاییز، زمستون. درست. بله. چند تا ماه داریم؟ 12 تا ماه داریم. 365 تا روز. درسته. 52 هفتم داریم. بله. درست. خیلی ممنون. خواهش می‌کنم. چه رنگی رو دوست داری؟ من تو رنگا مشکی و سفید رو دوست دارم. مشکی و سفید. منم آبی رو دوست دارم. آبی خیلی هم خوب. درست. امروز هوا چطور بود؟ خوب بود؟ امروز هوا بارونی بود، خیلی هم سرد بود. بله. رفتی سر کار؟ نرفتم، خیلی بارون میبارید، هوام سرد بود، دیگه نتونستم برم سر کار. خب خیلی خوبه. بعد چه ورزشی رو دوست داری؟ تو ورزش رزمی رو خیلی دوست دارم. شما چی؟ منم ورزش شنا رو خیلی دوست دارم. خیلی خوبه. خب داداش چطوره؟ خوبه؟ داداشم هم خیلی خوبه. خیلی ممنون از شما. داداش شما چطوره؟ داداش منم خیلی خوبه. خیلی خوب. خوبی؟ باشی؟ چاکی؟ اما تلفظ پیکردنه ولی لا نووسینە دەڵێن خوب هەستید؟ خیلی خوبم. شما خوبی؟ من زۆر باشم. ئێوە باشن؟ خیلی خوبم. شما خوبی؟ خیلی خوب هستم. شما چطور؟ خوب هستید؟ خۆشەویستان جیاوازی ئەم دوو دانە ژێرنووسە لە چییە؟ بانێکە نووسینە، خواریەکە ژێرینەکە قسە پێکردنە. جیاوازەکەیان هەلە چییە؟ خیلی خوبم. خوبم ئەو میمە ئەنێ من باشم. شما خوبی؟ ئێوە باشن؟ شما چطور؟ ئێوە چۆن؟ خوب هەستید؟ یەک نوکتە بڵێم خۆشەویستان، بۆ احترام دانیان بۆ کەسێک زەمیرەکان بەجەم دێنینەوە. بۆ نمونە بۆ خۆتان احترام دابنن بە من دەڵێن چی؟ ما نە ئێمە. لە زمانی فارسیچە بە هەمان شێواز بەکاری دەهێنێنی. خوب هەستید یعنی ئێوە. شمای چار قەبلەکە کە بۆ ئێوە. یەک نەفەرە وەلێ دەڵێن شما بەجەم دێنینەوە. من هم خیلی خوبم. من هم خیلی خوبم. من هم خوب هستم. هستم خوبم ئەو میمە بە جێگەی هەستەم هاتی یعنی من باشم. ئەحواڵت چطوره؟ یعنی حال و احوالت چۆنە؟ باشی؟ حال و احوالت چۆنە؟ ئەحواڵت چطوره؟ ئەحواڵتان چطور است؟ ئەحواڵتان ئەو تانەک هاتیە بۆ جەم هاتیە بۆ احترامدانیانە بۆ کەسێک دەڵێن ئەحواڵتان، ناڵێن ئەحواڵ و چۆنە.
دەڵێن ئەحواڵەکە و چۆنە باشی بەم شێوازە چێتۆر ئەست ئەستەکەمان لا بردووە هایکمان تازە چێتۆرێ ئەو هیە بەجێگەی هەستەکاتی خیلی ممنون احوال شما چطوره؟ خیلی ممنون احوال شما چطوره؟ زۆر سپاس دەکەم احوال ئێوە چۆنە باشە؟ خیلی ممنون احوال شما چطور است؟ بەم شێوازە من هم خیلی خوبم من هم خیلی خوبم من هم خیلی خوب هستم عمل نووسینە هەستم حەز بەوێ اسم شما چیست؟ نووسین لە قسە پێکردن دەڵێن چی؟ اسمت چییە؟ اسمت چییە؟ ناوت چییە؟ اسم من موساست اسم شما چیه؟ نه ناوی من موسایە ناوی ئێوە چییە؟ جیاوازیەکەیان هەر لە چییە؟ اسم من موسا است ئەوە لە نووسینە وەلی لە قسە پێکردن دەڵێن چی؟ اسم من موساست ئاست ناڵێن ئەست دەڵێن موساست اسم شما چیه؟ چیست؟ حەزب بووە چییە یعنی چییە؟ ناوی ئێوە چییە؟ لە کوردیچە دەڵێن چییە؟ چییە؟ من پوریا هەستم من پوریام بەم شێوازەیە توانین بێژین وەلی لە نووسینن دەڵێن اسم من پوریا است یەک هەڵای هەیە کە زۆربەی ئەو کەسانەی کە دەیانەوێ زوانی فارسی فێر ببن وەختی تێن زوانی فارسی دەیانەوێ فێر بن بەم شێوازە دەڵێن گەرەکیانە زوانی فارسی قسە بکەن دەڵێن چی؟ اسم من پوریا است نه ئەمە هی شێوازی نووسینە خۆشەویستان شێوازی قسە پێکردن دەڵێن چی؟ من پوریام باشە لە بیرتان بمێنێ خۆشەویست خیلی خوشبختم آقا پوریا خیلی خوشبختم آقا پوریا یعنی زۆر خوشبختم آقا یعنی پیاوک یعنی کاک پوریا خیلی خوشبخت هستم آقا پوریا ئەمە شێوازی ئەوانەی کە تازە دەیانەوێ زوانی فارسی فێر بن و قسەی پێ بکەن ئەبەم شێوازی دەڵێن خیلی خوشبخت هستم آقا پوریا ئەم شێوازە وەڵێ ئەوانەی کە زۆر پرۆفیشناڵ بن زۆر وارد بن دەڵێن چی؟ خیلی خوشبختم آقا پوریا منم همینطور بیچەروەها موسا جون چەند ساڵته؟ ئەمە موسا جون چند ساڵته؟ موسا جون چند ساڵ لە ئەسڵە جون جانە یعنی گیان موسای گیان چەند ساڵتە لا نووسینە دەڵێن موسا جان چەند ساڵت است باشە وەڵێ لا قسە پێکردن دەڵێن چی؟ موسا جون ئەلفەکە تەبدیل دەبێتە واو جون موسا جان بۆسە موسا جون چەند ساڵت است چەند ساڵێتێ ئەو هەیە بەجێگەی ئەستەکەیە من 22 ساڵمێ ئەو هەیە بەجێگەی ساڵم هەنێ من 22 ساڵ باشە من 22 ساڵمێ دەڵێن
سن دارم. هم شوازن دالای چی؟ دالای منم 26 سالمه. منش 26 سالمه. منم یعنی منیچ هروها 26 سالمه. من هم 26 سال سن دارم. منم 26 سال سن دارم. شما هم 26 سالتی؟ یا چرا 26 سال تاینا؟ جوانا درست است؟ درست. باش پرسیاری دوایی بعدی اویا ما در سال چند فصل داریم؟ اما سال چندانه فصل من هیا؟ شولان فصل من هیا چند تا فصل داریم بمشي وازه بکردین ما 4 تا فصل داریم اما چواردن فصل من هیا ما در سال 4 فصل داریم ما اما لسالا چواردن فصل من هیا بهار تابستان پاییز زمستان بمشي وازه اسم فصل ها چیست؟ ملا نوسینا ولی لا قصه پیکردنا ام گشکانه ناجین دالین چی و چی باش من دالین نکردین چی و چی پاییز بهار تابستون نالین تابستان لنوسینا زمستون اصلا زمستانه لنوسینا بمشي وازه درست است اما سالا چندانه من هیا دوانگه من هیا ما در سال چند ماه داریم چند تا ماه داریم ما در سال 12 تا ماه داریم ولی سالا دوانگه من هیا ما در سال 12 ماه داریم 12 تا ماه داریم چیه؟ لسالج اما 365 روزمن هیا لا قصه پیکردن دالن چی؟ 365 تا روز 52 تا هفته 52 هفته هم داریم ما در سال 52 هفته داریم یعنی 52 در هفته من هیا سال درست خیلی ممنون جوانا زور سپاس دکم خواهش دکم